بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت و ئەم کاتە و گەشتکاتێکتان باش. خۆشەویستانم کارزان مەحمودم لە ڕووماڵێکی تایبەت بە پرسی دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ئێستا ڕاستەوخۆ لە بەغدا بەڕێوە دەچێت. یەکێک لە تەوەرە سەرەکیەکانی پرسی دەنگدان لەسەر بە پارێزگابوونی پارێزگای هەڵەبجە دوایەوەی کە هەڵەبجە لە پەرلەمانی کوردستان لە هەرێمی کوردستان وەکو پارێزگایەک ناسێنراوە و بڕیاری لەسەردراوە. چەند هەوڵێکی زۆر هەبوون لە ماوەکانی ڕابردوودا بۆ ئەوەی کە ئەم پارێزگایە لە عێراقیش بکرێتە 19مین پارێزگاوە بە ڕێکاری یاسایەکان لە پەرلەمانی عێراق خوێنەوەی یەکەم و دووەمی بۆ بکرێت. وا بڕیار بوو لە یەکێک لە تەوەرەکانی ئەم شەو کە لە بەرگەی یەکەمی دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دانرابوو دەنگ لەسەر ئەم پرسە بدرێت و بۆ دوجار یەکلایی بکرێتەوە. دوای دوو جار دواخستنی کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە گرنگترین و یەکەم بەرگەی دەنگدانە لەسەر پرۆژە یاسای پارێزگابوونی هەڵەبجە هێشتا تا ئەم کاتێکی ئێمە قسەی تێدا دەکەین دەستی پێ نەکردوێتەوە لەبەرەوەی کە لە جارەکانی ڕابردوودا هەر ئەم شەو نیسابی یاسایی لەسەر کۆبوونەوەکە تەواو نەبوو بۆەوەی کە دەنگ لەسەر پرۆژە بڕیارەکاندان. بڕیار بوو کۆبوونەوەکە کاتژمێر 8 ئەم شەو دەست پێ بکات، بەڵام ڕێژەی یاسایی پەرلەمانتاران نەچوونەوە ژوورەوە و بەپێی نوێترین زانیاریەکان کۆبوونەوەکە دواخراوە لەبەرەوەی کە نەتوانراوە نیسابی یاسایی بۆ دانیشتنی پەرلەمانی عێراق لەسەر ئەم پرسە تێبپەڕێنرێت. ئەگەر هاوکارانم پێم بڵێن بڵێ کۆبوونەوەکە نوێترین هەواڵ لەسەر دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم چرکەیەوەیە کە کۆبوونەوەکە دواخراوە. دووجار هەوڵدرا کە نیساب تەواو بکرێت بۆ ئەم پرۆژەیە بۆەوەی کە تێبپەڕێنرێت. بەڕاستی دانیشتوانی پارێزگای هەڵەبجە زۆر دڵخۆش بوون ئەم ئێوارەیە چاوەڕوان بوون کە دانیشتنەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ئەم مقۆمقۆیی کە چەند ساڵێکە هەیە نەجاتیمان ببێت. لەسەر ئەم پرسە دەچمە لای بەڕێز عەبدوڕەحمان عەبدوڕەحیم بە پرسی مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵ لە سودۆکانمان لە شاری سلێمانی. ماوەسا عەبدوڕەحمان سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش. سپاس. ڕەحمەتوڵڵاهی بەرەکاتوو. زۆر سپاس. بەخێر بێن دووبارە. ڕۆڵ و هەوڵەکانی کۆمەڵی دادگەری و فراکسیۆنەکەی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێوە کە دوور و نزیک ئاگاداری ئەم پرسە بن تا چەند هاوسۆز بوون هاوخەم بوون و ئیشان کردووە بۆەوەی کە ئەم پرسە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش وەکو هەرێمی کوردستان بە یاسایی بکرێت و پەرلەمان دەنگی لەسەر بدا. دەمانەوێت ڕۆڵی کۆمەڵ بزانین لەم بارەوە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سپاس بۆ ئێوەی بەڕێز، سڵاو و ڕێز بۆ هەموو خەڵکی کوردستان و بە تایبەت بۆ پارێزگای هەڵەبجەی شەهید کە لە چاوەڕوانێکی مژدەیەکی خۆشان دەم شەوانی قەدر ومێدەوارین خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایە قبوڵکە و لێرەیشەوە سپاس و دەستخۆشیمان بۆ هەموو پەرلەمانتاران هەیە. بەم شەوە پیرۆزە لە کاتی خۆیان گرتو هەمویان بە جۆش و بە خرۆشەوە بەشداری لەو کۆبوونەوەی پەرلەمانی عێراقەکەن. ومێ دەکەین ئەو بەڵێنانەی کە پێشتر چین و توێژەکانی عێراق کیانە سیاسیەکان کە هاتنە پارێزگای هەڵەبجە ئەم شەو بە چاوی خۆمان بیبینین، بەڵام تا ڕادەیەک وەکو پێویست ئیستعدادێک نییە وەکو جەناب باسی کرد ڕەنگە کۆبوونەوەکە دوا بخرێ، بەڵام ئومێدەوارین ماوەکە درێژ کرێتەوە کاتیان لەبەردەستە بۆەوەی بتوانن ئەم شەو کۆبوونەوە ئاسایەکەی خۆیان بەڕێ بکەن و ئەو هەواڵە خۆشە بە خەڵکی کوردستان و پارێزگای هەڵەبجە و کەسوکاری ڕاگەیەن ئینشاءڵڵا. زۆر باشە. ماوەسا عەبدوڕەحمان دەگەڕێمەوە لای بەڕێستان و هەوڵەکان و کۆمەڵێک پرسی دیکە هەیە کە دەمەوێت لەگەڵ بەڕێستان گفتوگۆی لەسەر بکەم، بەڵام سەبارەت بە نوێترین زانیاریەکان و هۆکاری دواخستنی دانیشتنەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەمەوێت بچمە بەغدا بەڕێز سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ڕاستەوخۆ وەربگرم. کاک سۆران سڵاو لەبێت و ئەم کاتت باش لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمانی. سوپاس. ئێمە ئەم ئێوارەیە چاوەڕوان بووین هەمومان کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بڕگەی یەکەمی دانیشتنەکەی تەواو ئەم پرسە تێپەڕێنێت و یەکلایی بکاتەوە. بۆچی نیساب تەواو نەبوو؟ پرسێکی یاسایی بوو یاخود سیاسی بوو؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، طبعا سیاسیە لەبەرەوەی هەندێک لە فراکسیۆنەکانی وەکو تەقەدومی حەلبوسی و دەوڵەت قانونی مالکی و کوسلەی عەمار حەکیم و هادی عامری هەموو ئەمانە زۆرترینی پەرلەمانتارەکانیان نەهاتبوون و بایکۆتیان کردبوو لەبەرەوەی کە بەڕەوای نابینن هەڵەبجە بێ بە پارێزگای 19هەمی عێراق
و هەموو ئەو لێدوان و قسە و لێت باسانەی کە لە هەرێمەی کەنیا کە دێن وەکوین پێشوازیان لێکرێ دۆستی کورد هیچی ڕاز نییە و بەداخیشەوە ڕازگۆییان نییە لە کاتێککە بەڵێنەدەن ڕێکەوتنیان لەگەڵە کرێ پێوەی پابەند نابن. لەسەرم پرسە ڕێکەوتنیان لەگەڵ کرابوو سەرەتا کاک سۆران؟ دەیان جار بەڵێنیان داوە و وعدیان داوە و هەمویان خۆیان لە قسەکردنیانە خۆیان بە قەرزاری هەڵەبجا بینن، بەڵام کەیەتە سەردەنگدان بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە ڕاز ناکەن. باشە، پێشتر ئەمە دانوستانی لەسەر نەکرابوو لە نێوان هەرێم و بەغدا بۆ نمونە هەولێر هەرێمی کوردستان شتێک بەوامدا ئەوانیش لە مقابلدا دەنگ لەسەرم پرۆژەیە سابدەن یاخود تەنها وعدی شەفەویان لێوەرگیرا بوو؟ نەخێر، هیچ ڕێکەوتنێک لە ئاستی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا بۆم بابەتە نەکراوە، هەرچەنە پرۆژەکە حکوومەت ناردوێتی، بەڵام کوتلەکانی ناو پەرلەمان ڕەنگە هەموو پرۆژێکی حکوومەت نەڕوا لێرە. پێویستی بە ڕێکەوتنی سیاسی هەبوو، بەڵام ئەو ڕێکەوتنە هەم حکوومەتی هەرێم زۆر بە جدی مهتەم نەبووەکەی و هەموو وعدانشی دابیان بە پەرلەمانتارانی کورد نەیان بردوتە سەر بۆیە کۆبوونەوەکە بەوەی نەبوونی نیسابەوە خرایە سبەی شەو. زۆر باشە. ئەگەر کاک سۆران ئەگەر هەیە سبەی ئەم پرسە یەکلا ببێتەوە یاخود ئەمە هەر بە معەڵەقی دەمێنێتەوە ئەم پرسە؟ ئەگەر بەم جۆرە ئەم شەو بێ نەخێر یەکلا نابێتەوە و دەنگی پێ نادەن. ئەمە سێم جارە وابزانم ئەم پرسە هەر دەستا و دەستی پێدەکرێت. پێویستە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم لەم بارەیەوە چی بکە لەگەڵ بەغدا بۆی کە یەکجار ئەم مۆزۆ یەکلایی بکەنەوە؟ چەند بابەتە لای حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا بابەتێکی گفتوگۆ نەبووە بۆ ڕێکەوتن. بەڵێ هەوڵانەشی دراوە لە ئاستی کوت لە پەرلەمانیەکان دراوە کوردیەکان. زۆر باشە. ئێوە لە بەغدا چیتان کردووە؟ پەرلەمان کاک سۆران، ئێوە وەکو فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە بەغدا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر ئەم بابەتە چیتان کردووە؟ لەگەڵ کامێک لە فراکسیۆنەکان لە بەغدا دانیشتون وعدیان پێداون بە ئاشکرا و دواتر پێوە پابەند نەبوون؟ ئەوەی باسم کرد ئەوانە بووە کە ئێمە تیایە بەشدار بووین و وعدیان داون پابەند نەبوون پێوەی. بەڵێ، سوپاس بۆ تۆ کاک سۆران، سوپاس بۆ ئەم کاتێک کە بە ئێمەتان بەخشی لە بەغدا و بەڕێز سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ماوەستا عەبدوڕەحمان دەگەڕێمەوە لای بەڕێزانەمە قسەکانی بەڕێز سۆران عومەر بوو، ڕاستەوخۆ لە بەغدا لەگەڵمان بوو. ئیدی هیچ ئومێدێک ماوە بۆ یەکلابوونەوەی ئەم پرسە لە کاتێکدا کە بەغدا دەیهەوێت لە مقابلی ئەوەی کە دەنگ بە پارێزگابوونی هەڵەبجە بدات وەکو 19هەمین پارێزگای عێراق دەیەوێت لە بەرامبەردا شتی دەست بکەوێت. ئەگەر هیچی پێ نەدرێ ئەو هیچ دەدات؟ بڵێ بەڕاستی پرۆسەی بە پارێزگابوونی هەڵەبجە بەرنامەیەکی تازە نییە. ئێمە وەکو دانیشتوانی شاری هەڵەبجە لایەنەکان، ڕێکخراوەکان، چالاکوانی مەدەنی، زانایان، ئیدارەی منتیقەکە لە ساڵی 92 لە ساڵی 1992 کۆبوونەوەمان بەستووە بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە. نەفەسێکی درێژمان هەیە، دووربینین لە قەزێکە و ئەم پرۆسەمان بەڕاستی دەست پێ کردووە. ئەگەر وەکو تاڵەمەوەکە حسابی وە بکەی، ئەگەر مەقابل ڕای کێشەی لەگەڵ یاچووین، ئەگەر ئێمە ڕامان کێشابێ وا ڕامان کێشا نەبسڕێ. نامانەوێ ئەم پرۆسەیە بەڕاستی بخەینە ئەگەری بوون و نەبوون. ئێمە بە پشودرێژی هەتا ئێسێ ناومانە بە هەموو لایەک ئیش لەسەرەوەکەین کە ئەم پرسە بە ئیتیفاقێکی پێشوەخت بخرێتە ناو دەنگدان، لەبەرەوە بەڕاستی نایخێنە بەر ڕەحمەتی دەنگدانێکی نادیار. ئەم گەشتبینی ئەمڕۆ ماوەستا عەبدوڕەحمان لە چیەوە سەرچاوی گرت بوو؟ ئەمڕۆ خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەت بزات خەڵکی پارێزگای هەڵەبجە کە دەڵم پارێزگای هەڵەبجە بە نسبەت هەرێمی کوردستانەوە زۆر دڵخۆش بوون، زۆر گەشتبین بوون. یعنی بە جۆرێک لە ڕای گشتی باز دەکرا کە ئەمە تەواو یەکلا بۆتەوە ئەمڕۆ تەنها مۆرەکەی ماوە لە بەغدا. ئەم گەشتبینیە لە چیەوە سەرچاوی گرت بوو لە کاتێکدا کە دانوستانی پێشوەختەی بۆ نەکراوە، ئیتفاقی پێشوەختەی بۆ نەکراوە؟ ئەمە بەڕاستی ئێمە لە 16 سێش هەر لە کەناڵەکەی بەڕێستانەوە ڕامانگەیان هەڵەبجە باجێکەدا باجی پیلانی دوژمنان و ناحەزانی لەگەڵ بێپلانی دۆستەکانی.
ئەمە بەڕاستی لەوە سەرچاوەگرێ کە دۆستەکانی هەڵەبجە ماندوو بوون زەحمەتیان کێشاوە ئەم هەوڵانەیان لەم ئاخیرەوە سەریع کردووە مژدەی خۆش ڕاگەێنن بە هەمولایەکی ئەگەن بە بەرنمەیەکی شێوەیەکی گشتی کە خەڵک دڵخۆشەکەن لە تەنیشت ئەمە بەڕاستی پێویستەکە مەحکەمکاریکی بەهێزی بۆ کرابێ ئەمە کە ئێستا بە ڕوونی ئەیبینین ئەم مەحکەمکاریە کە نەکراوە خەڵکی تووشی بێ ئومێدیە بێ بەڵام ئەمە پێویستی بەوە کرد کە هەروەک چۆن بە پارێزگابوونی هەڵەبجە کاتی خۆی ئەمە کە لیژنە بووین لیژنەی لایەنەکان لەسەر پێشنیاری ئەمە لە قایمقامێتی هەڵەبجە لە 2013 کۆبووینەوە لیژنەیەکی 13 نەفەری چوین ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیران ئەو پرسەمان تەقدیم کرد دووبارە گفتوگویەکی زۆرمان لەسەر کرد کاک نێچیروان و کاقوبات بەشدار بوون لە کۆبوونەوەکە هەتا باسییان لەوە کرد ئێمە ئیرەیی بەوە بین هەڵەبجە چۆن توانیتانە لە 13 کەسا نوێنەرایەتی هەموو پێکهاتەکانی هەڵەبجە بکەن ئێمەش بەڕاستی زۆر هەوڵماندا بوو کۆدەنگیەک لەسەر ئەو پرسە دروستکەین ئەو پرسە بەڕاستی ناکرێ لە نیوە ڕێگەدا هەنێک کەس بیبا بۆ خۆی و هەنێک کەسی لێجێ بمێنێ و تەنسیقێکی وردی لە پشتۆ نەبێ ئێستا هەست بەوەکەی بەرنمەیەکی ورد لە پشتی هەنگاوەکانەوە نییە بۆیە پێویست بەوە کات سەرۆکایەتی هەرێم لەم تەوقیتا بێنە خەت ئیشێکی وردی لەسەرکەن و سەرۆکایەتی حکومەت بێنە خەت ئیشێکی وردی لەسەرکەن کە هەموو لایەنە سیاسەکان بەڕاستی وەکو ئەمشەو ئەیبینی لایەنە کوردیەکان کۆدەنگن لەوێ بەڵام ئەمە بە تەنها بە خۆیان ناکرێت بە تەنها بە خۆیان تێناپەڕێ پێویستەکە علااقاتی خۆیان بخەنەگەر و ئێمەش بەڕاستی قەزەی هەڵەبجە علاقەی بە هیچ شارێکی تری عێراقەوە نییە علاقەی بە داواکاری و خواستی لایەنەکانی کەوە نییە هەڵەبجە لەبەر تایبەتمەندی کارە ساتەکەیەتی کراوە بە پارێزگا ئەگەرنا وەکو سنووری جوگرافی سەریکەی منتیقەی کەمە وەکو ڕێژەی دانیشتوان سەریکی ڕێژەیەکی کەمی هەیە بەڵام تایبەتمەندی بە پارێزگابوونی هەڵەبجە علاقەی بۆ قوربانی گەورەوە هەیە کە داوێتی لەبەرەوە ئێمە تەمە ناکەین یعنی لایەنەکانی عێراقی هیچ پەرچێک دروست نەکەن بۆ ئەم پرۆژەیە هیچ شتێک لەگەڵ هەڵەبجە بەڕاستی نەبەستنەوە بە قەزەی هەڵەبجەوە ئەوەیش بەڕاستی هیمەتێکی هەموو لایەکەوێ ئومێدەکەین لەم چەند سەعاتەی کە ماوە هەتا بەیانی بتوانرێ قەرەبووی ئەو کەم و کوڕیانەی هەتا ئێستا کە بە چاوی خۆمانەی بینی بکرێتەوە زۆر باشە باوەسا عەبدوڕەحمان هەمیشە بەشێک لە هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان کاتێک باس لە بەغدا و باس لە هێزەکانی بەغدا دەکەن زۆر جار و توانە ئەوان هێزگەلێکی شۆڤێنین هێشتا شڕخیان لە کورد وە لە ئەو دەستکەوتنەتەوەیانەیە کە کورد بەدەستی هێناوە بەڵام حتا ئێمەش زۆر جار زۆر باوەڕمان بەوە نەبووە کە عەرەب بەم شێوەیە شۆڤێنی بێت و لە دەستکەوتەکانی ئێمە وەکوونەتەوەی کورد دڵگران بێت ئەمار حەکیم محەممەد حەلبوسی لە یادی 16 سێدا دێن بۆ هەڵەبجە هەموویان ئەمانە قیادەی گەورەی ناوەڕاست و خواروی عێراقن بەغدان دەڵێن ئەم پارێزگایە ئەم شارە قوربانێکی زۆری داوە ئەوان خۆیان فرمێسێک دەڕێژن بەڵام کە دێتە سەر ئەمری واقع ئەوە دەبینی هەڵوێستەکانە نایەڵن نیساب تەواو ببێت خەمخۆر نین بۆ ئەم بابەتە پێتان وانی ئەوانیش ڕازگۆ نین لەو فرمێسکانەی کە لە بۆنەکاندا بۆ خەڵکی پارێزگای هەڵەبجە و بۆ هەڵەبجەیەکان دێڕێژن وڵی ئێمە ناتوانین یعنی حکم بەسەرەوە بدەین ڕازگۆ بن یا ڕازگۆ نەبن دۆخی عێراق بە گشتی هەتا هەرێمی کوردستانیش ئەومان پێڵێ کە لە پشتی هەموو کۆبنەوەیکی سەرکەوتو و نەخشەیەک داڕێژرا و گفتوگۆیەکی پەنهانی لە ژوورە تاریکانە کراوە هەموو شتەکان بڕاوەتەوە ئەنجا کۆبوونەکان دروست کراوە ئێستا بۆ نمونە سێری هەرێمی کوردستان کەی لە دوای هەڵبژاردنەکان کە کۆمەڵی دادگەری ئەم هەڵبژاردنەی هەڵپەساردووە حاصل بەشداری ناکات بەڵام ئێمە وەکو ڕسمێکەوە دێتە پێشامان پەرلەمان پێویستەکە باڵاترین دەسەڵات بێت بەڵام پەرلەمان هیچ ڕۆڵێکی نییە لایەنەکان لە گفتوگویەکان بزان چۆن پەرلەمان تەشکیلەکان چۆن حکومەت تەشکیلەکان والحاصل ئەو ئازادیان نەداوەتەوە بە پەرلەمان ئەم ڕسمە لە عێراقیشە هەروایە لە عێراقا بەڕاستی ئەو پرسانە پێویست بەوە کات لایەنەکان بەرژەوەندەکانیان و هەتا تەداخلاتی دەرەکی لەسەر عێراقەیە بە ڕوونی دیارە بۆیە پێویست بەوە کە ئێمە واقعی بین ئەوانە بە
سەردانەکانیان بۆ هەڵەبجە و لە پەیامەکان و لە کۆڕ و کۆبنەوەکانە کە وعدێکە دەن ئێمە ناتوانین بڵێین درۆیان لەگەڵ وعدەکەی خۆیان ناکردووە بەزڕەنیا لە ژوورە تاریکانە دەستیان بەسرا بێت لە ژوورە تاریکانە دەستیان بەسرا بێت ڕاستە بەڵام ئەوان خۆ سیاسین ئەو سەری پەتەکان لێوە دیارە مەبەستەکەی منەوەی کاتێک کە دەزانن بڕیارێک بۆیان ناچێتە سەر شتێکە پێیان ناکرێت بۆچی دێن لە هەڵەبجە بەم جۆرە نمایشێکی سیاسی دەکەن ئەمە بۆ ڕاکێشانی خۆمە پێویستیان بە دەنگی هەرێمی کوردستانیش نییە بۆ عاتفی کووردە یان خۆشەویستکردنە لە چوارچەوەی چیدا جێگەی دەبێتەوە هەڵەبجە لێرە زۆر نەرمن بەڵام لە بەغدا زۆر ڕقن ینی ئەمە کوردەواری وتنی قسەیەک بۆ دزیش بکەین ئەمە شتێکە لە عەقڵیەتی عەرەبدا هەر هەبووە ئێستاش هەرماوە ئێمە مەسەلەی هەڵەبجە وەکو ئەوە پێناسە بکەین کارەساتێکی ویژدان هەژێنە هەر کەسێک کە نەهات پێ بۆ هەڵەبجە خۆی بە قەرزارە زانێ هەستەکە زوعفێک لە خۆیان هەیە ئەو زوعفە لە خۆی پڕکاتەوە و قەرەبوویەکی ئەو کارەساتە لە پێگەی خۆیان بکاتەوە بڵێ منیش هەمەوێ جیابم لە دەسەڵاتی پێشوو بەڵام لە ئەرزی واقعا کە سەیرەکەی کە ئەم حکومەتەی ئێستا لە عێراقا بەدیلی ڕژێمی بەعسە ئەم پەرلەمانتارانەی کە ئێستا کۆبوونەتەوە ئەم پەرلەمانەی کە هەیە بەڕاستیە بێ بە عەمەلی بیسەلمێنن ئێمە کە لە کاتێکا وەکو لایەنێکی کوردی بەشدارین لە پرۆسی عێراقیا بە شێوە گشتیەکەی تەمەناکەین ئەوە نەخوێنینەوە یعنی بینی کورد و عەرەب و شۆڤێنی و کۆمەڵێشتی ڕابردوو کە بەسەر گەلی کووردا بە شێوە گشتەکەی هاتووە هەم لە هەڵەبجە هەم بەناو ئەنفال هەم ئەو کارەساتانی کە ڕوویەکانم کاک عەبدوڕەحمان پرسیارەکانم لە زمنی ئەم وشەیەی کاک سۆران داهات کە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریە وتیان پرسێکی یاسایی نییە دواخستنی تەواو نەکردنی نیساب لە دانیشتنەکەی ئەم شەو بەڕاستی هەمومان دڵخۆش بووین وتی پرسێکی سیاسیە یعنی تۆ جەناب شیکردنەوەتان چییە بۆ ئەم قسەیە سیاسیە بەتاکید یعنی پرسەکە سیاسیە بەڵام تەوقیتی کۆبوونەوەکەیش بەڕاستی تەوقیتەکە هەڵەیە من هەر دڵ لەمە کۆڵێ لە مشت مابوو لەگەڵەوەی گوتیان کۆبوونەی پەرلەمانی عێراقا بێت کە سەری تەوقیتەکەیەکەی لە پاڵ جەژنایە زۆر پەرلەمانتار چوو بۆ سەفەر زۆر پەرلەمانتار خۆی ئەبێرێت لە سەفەر لە بەشداری لە کۆبوونەکە هەر ئەسڵی کۆبوونەوەکە لەو تەوقیتا بەڕاستی مەترسیدار بوو ئەمە بەڕاستی وایە ئێمە ئیشمان لەسەرەوە کردە ئەم کۆبوونە بکرد تاتە دوای جەژن لە حاڵەتێکی ئاسایی ترا کۆبوونەکە بەسرایە بەڵام بە پرسە سیاسیەکە چۆن یعنی ڕێژی ئەوە بکەین کە ئەمە پرسێکی سیاسیە بەتاکید ئەمە قەزەیەکە گەروانە بیانتوانیە بەشداری بکەن و بە سەراحەت و بە سەداقەت و وعدانەی پێشتر داوانە ئەم شەو بەشداریانە کرد ئەیانوت ئێمە هەڵەبجە نابەسینەوە بە هیچ قەزەیەکەوە هەڵەبجە مڵکی عامە ئێمەمانەوە قەرەبووی بکەین چۆن قەرەبووی کۆیت کرایە چۆن قەرەبووی ئێران نەکرێتەوە لە شەڕی عێراق ئێرانە چۆن قەرەبووی فەیلیەکان قەرەبووی دوجێل قەرەبووی کۆمەڵی شوێن کراوەتەوە ئێمە هەڵەبجە مڵکی هەمومانە کارەساتەکەی پێویستەکە بە هەمومان قەرەبووی بکەینەوە بەڵام کە ئەمە نەکراوە ینی لەو حاڵەتە ئێمە ئەبێ ئەویشمان لەبیر نەچێت ئەنجومەنی وەزیرانی عێراق کە هەموو پێکاتەکانی عێراقی لەخۆ گرتووە زۆربەیان وەزیریان هەیە ئەم پرۆژە یاسایی کە لە هەرێمی کوردستانەوە ڕەوانە کرا ئەوان تەبەنیان کردو نردویانە بۆ پەرلەمان ئەو پرۆژە نەوەساون بە دیار نەتیجەی پەرلەمانەوە ئەبێ ئێمە بەڕاستی شیکارێکی ورد لەسەر ئەمە بکەین وەسەر ئەم نقطە بۆسین ئەنجومەنی وەزیرانی عێراق چەند فەرمانێکی لە دوایەوە دەرکردووە فەرمانیەوەی دەرکردووە پاساپۆرتی کردوێتەوە لە هەڵەبجە نشینگەی کردوێتەوە کارتی زانیاری کردوێتەوە حرەس حدودی کردوێتەوە لە وەزارەتی تەختیتی ڕاستپاردەوە بۆ ئیدارەی هەڵەبجە بودجەیەکی تەرخان کردو بۆ هەڵەبجە ئەمانە هەمووی بەناوی پارێزگای هەڵەبجەوە کردوێتی ئایا ئەنجومەنی عێراق بەشی یاسایی نییە چۆن شتی نایاساییەکە لەبەرەوە ئێمە ئەزانین ئەوان دەسوپەنجیان لەگەڵ قەزەکان نەرم کردووە کۆمەڵی قۆناغیان بڕیوە نەوەساون بە دیار ئەم بە یاساییکردن لە پەرلەمانە لەبەرەوە ئێمە بەڕاستی بێ ئەحسابمان هادی بێ ئەم قەزیە تا ئێرەیە ناومانە وەکو یاری ماروپەیژە نییە ئەگە دەنگی نەیە نابچێتەوە سەر سفر قۆناغی زۆری بڕیوە ئەمە بێ گەشتبینانە بەڕاستی وەکو بیدایەت باسم کرد بە ئەحسابێکی هادی لەگەڵ ئەم پرسا زۆر باشە کەواتە مامۆستا عەبدوڕەحمان کەواتە
سبەی دانیشتن لەسەر هەمان تەوەردەکرێت پێشبینی دەکەن بەڕێستان وەکو هەڵەبجەیی یەک بەو پێی کە لە ناو ناوڕۆکی کۆبوونەوەکان و هەنگاوەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە ئاگادارن پێشبینی دەکەن کە لە دانیشتنی سبەی ئەم پرسە تێبپەڕێنرێت یاخود هەمان تاس و حەمام ئەوەی کەم شەو ڕوویدا دووبارە دەبێتەوە. من پێشنیارم لەگەڵ کاکسۆران عومەر کردووە بە ڕێزی ئەمڕۆ چەند جار لە ئیتساڵا بووین پێکەوە پێشنیارمان کردووە ئەوە بخرێتە دەنگ سبەینێ ئەو یاسایانەی کە لە پێش ڕووخانی ڕژێم لە هەرێمی کوردستانە کە دەرچوون حکوومەتی عێراقی و پەرلەمانی عێراق ئەوانەی هەمووی پەسەند کردووە یەکێک لەوانە بە پارێزگابوونی هەڵەبجەش کە لە ساڵی 1999 ئەو یاسایە دەرچووە ئەو یاسایە چێتە ڕیزبەندی ئەو یاساین لە پێش ڕووخانی ڕژێمەوە بووە ئەگەر ئەوە بخرێتە دەنگ ئایا مەجلیس ئەوە پەسەندەکە ئەمەش بچێتە ڕیزبەندی ئەوانە ئەگەر پەسەندی کرد پێویست ناکە هەڵەبجە بخرێتە دەنگ لەبەر یەکسەر ئۆتۆماتیکی بە پارێزگابوونەکەی وەرگرتووە ئەمە نقطەیەکی زۆر گرنگە ئێمە بەڕاستی دائیمە بەدیل دروستکەین تەرحی کە دروستکەین یعنی بە یەک تەرحەوە نەچینە ناو گفتوگۆکان بڵێ ئەگەر ببێ یان نەبێ لە بەرامبەر ئەمەی کە پێشاتێکی کێتە پێشەوە پێویستەکە ئێمەش تەقلیمی دەگەڕێمەوە لای بەڕێستان دەمەوێت بۆ سەبارەت بەم پرسی دروستکردنی بەدیلانە ئایا حکوومەتی هەرێم تا چەند بیری لە بەدیل کردوێتەوە بیری لە پلان کردوێتەوە ئەم چەکە دووسەرەیە بەشێکی خەتای بەغدایە بەشێکیشی کەم تەرخەمی وەکو لە سەرەتای قسەکاندا ئاماژەت پێکرد و بە بێپلانی هەرێمی کوردستانیشە بەڵام دەمەوێت دوای ئەوەی کە ئەم پەیامنێرمان سامان فەتاح لە هەڵەبجە وەردەگرم وەڵامی ئەوەم دەیتەوە تا چەند خۆشمان خەتابارین لەوەی کە بە بێپلانی هەر کورد خۆی تاڕادەیەک بێ ئیداری پێوە دیارە لە حکومڕانیدا خۆشمان تاوانباری لە پرسەدا سامان سڵاو لێبێت تۆم کاتت باش هەڵەبجەیەکانە ئێوارەیە چاوەڕوان بوون کە خۆشی دەرببڕن و ئەم جەژنی ڕەمەزانە ببێ بە دوو جەژنە بەو پێی کە لە پەرلەمانی عێراق بەڕەسمی هەڵەبجە وەکو 19هەمین پارێزگا بناسێندرێت بەڵام وەک بینیمان دانیشتنەکانی سابی یاسایی تەواو نەکرد ئێستا دۆخی هەڵەبجە و دانیشتوانی هەڵەبجە چۆن لەم پرسە دەڕوانن بەڵێ کارزیان سڵاوتان لێبێ سڵاو لە بیسەر و بینەری کەناڵی ئاسمانی پەیام بێ دیارە هەموو هەڵەبجەیەکان خەڵکی تەواوی سنووری پارێزگای هەڵەبجە توانم بڵێم بە کوردستانیشەوە چاوەڕێ بوون لە بەرامبەر هیچ نەبێت تعویزێکی خەڵکی هەڵەبجە و کەسوکاری شەهیدانی هەڵەبجە ئەو قوربانی کە هەڵەبجە بەخشیوێتی هەڵەبجە بکرێ بە پارێزگا لەلاەن پەرلەمانی عێراقەوە وەک 19هەمین پارێزگای عێراق بناسێنرێ بەڵام من بە پێیەوەی کە لەگەڵ پەرلەمانتارانی عێراقا کەمێک پێش ئێستا بەتایبەت لەگەڵ کاکسۆرا عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری قسەشم کرد هۆکاری سەرەکیەوەی کە دوا دەخرێ و پەرلەمانی عێراق دەنگدان لەسەر پرۆژاسای پارێزگابوونی هەڵەبجە دوا دەخادیا خودت نیسابی یاسایی تاو ناکاوە کارەکەی وەیە کە سونە و شیعە داوای شوێنەکانی خۆیان دەکەن داوای دوو شوێنەکەن فەلوجە و سامەرا بۆی ئەوانیش بکرێن بە پارێزگا لەبەرەوە ئەمە پێویستی بە ئیتفاقێکی سیاسیە کە تاکو ئێستا لە نێوان فراکسیۆنە کوردیەکان و نێوان فراکسیۆنە سونە و شیعەکانە تاکو ئێستا ئەمە نەکراوە لەبەرەوە سبەینێ ئەمڕۆ کۆبوونەوەکە دواخرابەوە سبەینێ و سبەینێ قرارە دانیشتەکان جام بدرێ بە هیواینەوەی کە هەڵەبجە بە 19هەمین پارێزگای عێراق سبەینە پەرلەمانی عێراق بیناسێنێ هاوڵاتیانی هەڵەبجە خەڵکی هەڵەبجە هەمووی چاوەڕێ بوون وەکو خۆشت وتت ئەم جەژنیان بێ بە دوو جەژن منەچمە لای خۆیان کە حیسابێت ئێرەوە سپاس دەکەم تا چەند چاوەڕێ بوون جەژنی ڕەمەزان بێ بە دوو جەژن بۆیەوە و هەڵەبجە بێ بە 19هەمین پارێزگای عێراق سەرەتا دەستخۆشیشتان لێ یەکەم بۆ ئەم هەر پرۆژەیەک بۆ خزمەتی هەڵەبجە بکرێ ئەمە دەستخۆشیمانەیە وەکو خەڵکی هەورامان و هەڵەبجە ئێمە بەڕاستی ئەمڕۆ چاوەڕێ بووین فراکسیۆنە کوردیەکان بە تایبەتی بە هەموو جیاوازی هەموو ڕنگ و دەنگ و بۆچوونێکیانەوە وەکو پاداشتێک وەکو خەڵاتێک وەکو جەژنانەیەک ئەم کۆدەنگیە کۆبکەنەوە و نیسابی یاسایی تەواوکەن و ئیتیفاقی سیاسی بکەن بۆ خزمەتی هەڵەبجە چونکە هەڵەبجە سومبلێکی بەڕاستی ئەوەی هەڵەبجە کوردی ناساندووە هیچ شتێک نەی ناساندووە بە جیهان هیوادارین ئەم پاداشتەمان بنەوە ئەم جەژنەمان بۆ بکەن بە دوو جەژن سبەینێ خەڵکی هەڵەبجە شایی جەژنانە نوقلانە شیرینی ببەخشینەوە بۆ
بە پارێزگابوون و 19هەمین پارێزگای عێراق بێ ئینشاءالله. ئینشاءڵڵا دیارە بوون بە پارێزگای عێراق بوون بە پارێزگای هەڵەبجە لە پەرلەمانی عێراق و کاریگەری خۆی دەبێت لە ڕووی کۆمەڵێک بودجە و دابینکردنی شایستی دارایە و تابێت پارێزگای هەڵەبجە من مامۆستا ئەیوب عەنەبی ژەر وەردەگرم کە ئەویش قسەیەکمان بۆ کات دەربارەوەی مامۆستا بێت ئێرەوە عازم نەبێت تا چەند خەڵکی هەڵەبجە چاوەڕێ بوون ئەمڕۆ پەرلەمانی عێراق هەڵەبجە بە 19هەمین پارێزگای عێراق بناسێنێ و داواکاری چییە لە فراکسیۆنە کوردەکان بە تایبەتی لەوەی کە لۆبی دروستکەن سبێنێ هەڵەبجە بکرێت بە پارێزگا. سڵای خواتان لێبێ دەستان خۆش بێ کاک سامان بۆ ئەم ڕیپۆرتاژە لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە دەستان خۆش بێ. من سەرەتا دەستخۆشی لە هەموو فراکسیۆن و هەموو پەرلەمانتارانەی عێراقەکەم لە ڕاستیا کە لە کۆن و لە نوێدا هەنگاوێکیان ناوە بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە. دیارە وەک هاوڕێیانم و هاوبیرانم وەک ئەڵێ لەسەر هەڵەبجە زۆر قسەیان کردو یەکێک لەو مژدە بەخشانەوە یەکێ لەو خۆشیانەی کە خەڵکی هەڵەبجە تامەزرێتی بەڕاستی بوون بە پارێزگایە. ئەمەش خەڵکی هەڵەبجە بە تایبەتی هاوڵاتی و هاونیشتیمانیانی هەڵەبجە سنوورەکە دڵخۆش بوون بەوەی کە ئەمڕۆ دەنگدان بکرێت چونکە خۆتە زانی دوو خوێندنەوەی بۆ کراوەتە ئەمڕۆ بۆ دەنگدان پەرلەمان لە بۆیە حزوری بە بڕۆشتەوە بەڵام بەداخەوە کوتلە شێیەکان و کوتلە سونیەکان لەبەر ئەوەی نیسابی پەرلەمانی تەواو نەبوو نەیانتوانە هەرچەند من پێم وایە قەناعەتم وایە تەوقیتی ئەمڕۆ لەبەرەوەی بەرەجەژنانە تەوقیتێکی هەڵە بوو بۆ پرۆژە بۆ دەنگدان لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە هەرچەندە بووایە 3-4 هەڵەبجە تا چەند داواکاریتانەیە خود ئومێد دەکەن سبێنێ بە تایبەت فراکسیۆنە کوردەکان لۆبی زیاتر دروستکەن فشاری زیاتر کاری زیاتر و بکەن بۆی کە سبێنێ دەنگدانەکان. کاک سامانجیان کاری پەرلەمانی دیارە کاری هەماهەنگی و کاری وەگەڵێ تەعاونیە بەیەکەوە من هیوادارم لە کوردستانیەکان بەبێ جیاوازی ڕنگ و دەنگ بەڕاستی چونکە هەڵەبجە هەمومانی کۆ کردوێتەوە هەڵەبجە حکوومەتی کوردی دروست کردووە ڕاستی ئەو خوێنە پیرۆزی شەیدانی هەڵەبجە بوو توانرا ئەو ڕاپەڕی نەجەماوەریە بکرێت لە نەوەیەکە و ئەم بوقە عەرزە ئازاد بکرێت و ناوی هەرێمی کوردستان هەبرێت هەموو پێشمەرگە هەموو کورد قەرزاری هەڵەبجە لە ڕاستە و من ئومێد دەکەم بەبێ جیاوازی لایەنەکان بەیانی بچنە ناو کوتلە پەرلەمانەکانی شیعوسونەکان لۆبی دروستکەن هیچ نەبێ دەنگی زیاتر ڕاکێشن بۆ ئەوەی بتوان نیسابی پەرلەمانی تەواوکەن بەو نیسابەش کە تەواو ئەبێت لە ڕاستیا دەنگدانەکەکرێت و ئەو دڵخۆشی و فەرەحێ بۆ خەڵکی هەڵەبجە گەڕێتەوە و دووبارە هەڵەبجە ئاەکی جوانتر و باشتر بە بەریادێتەوە. سامان سوپاس بۆ تۆ کاتم نەما سوپاس بۆ زانێرەکانت لە هەڵەبجەوە بۆ هیواین کە ئەم پێشبینی کە هەیەن بۆ بە پارێزگابوونی پارێزگاکەیان شارەکەیان سبەی بەڕاست بگەڕێ. ماوەستا عەبدوڕەحمان دەگەڕێم و لای بەڕێستان پێشتر ئەمە باسی بەغدامان کرد دەمانەوێت باسی هەرێمیش بکەین تا چەند بێپلانی خۆمان وای کردووە کە هەمیشە لە دەستکەوتە دیبلۆماسیەکان هەمیشە شکست بهێنین. بەڵێ وەڵاوە خەفەتێکی تازە نییەوە بەداخەوە هەر لە سەرەتای گفتوگۆکان لەگەڵ مەرکەز ئەبوو لیژنەیەکی باڵای دانوستان کار دروست بوو وایە لە هەموو پرسەکانە بۆ لای ئەو لیژنەیە بچوایەتەوە کە لیژنەیەکی هەم شارەزا هەم یاسایی بن لیژنەیەک پێکاتەیەکی بەهێز بن خەڵکی عام بن حیزبەکان هەمووی پشتگیری و پشتیوانیان لێ بکەن بەڵام ئەم لیژنانە هەر جارێ بۆ شتێسن و لیژنەکانە گۆڕێن و وەفدەکان هەر جارێ بە بیان و بە پاساوێ وای لەوە کردو پێگەی هەرێم لە بەغدا زەعیف بووە. ئەمە پێویست بەوە کا بەڕاستی لەسەری بۆچین چونکە هەم لە مادەی 140 هەم لە کێشەکانی کە سیرێکی هەر بە معەلەقی ماونەتەوە ئەمە وای لەوە کردووە هەر پرسێک بۆ نمونە پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە وای لێکری هەر ئەمێنێتەوە وەکو مادەکانی کە لە دەستورە هاتووە. بۆیە ئێمە بەڕاستی ئەمانە بەوە زانین حەلی ئەوەڵ و ئاخیر وەفدێکی باڵا دروست بکرێت شاندێک کە ئیتر ژوورێک بێ بۆ گفتوگۆ لەگەڵ مەرکەز لە هەر پێشهات و لە هەر کارێکا بەڕاستی بگەڕێنەوە بۆ ئەو ژوورە ئیشی لەسەرکە. وەکو کۆتا پرسیارم بۆ بەڕێستان پامنێرمان ئاماژەی بۆ کرد کە لەگەڵ کاکسۆران قسەی کردووە. سەوتی بیتێ سەوت بەڵێ ئاماژەی بۆ کرد کە ئەگەر سەوتی مایکەکەی مامۆستا عەبدوڕەحمان کەم بکەن هاوکارانم سوپاسیان دەکەم بۆی گوێ لە من بێت. ئاماژەی بۆ کرد کە ئەوان داوا دەکەن سامەڕا و فەلوجەش بکرێت بە پارێزگا هەرێمی کوردستان هیچ کێشەیەکی لەگەڵ ئەم پێشنیارە هەیە خۆ ئەگەر بودجەی پارێزگاکان دابین بکرێت لەلاەن بەغداوە خۆ لەسەر هەولێر نابێت هەڵەبجەش وەکو ئەم دوو پارێزگا تازەیە مەبەستمەوەی کە هەرێمی کوردستان
هیچ کێشەیەکی لەگەڵم پێشنیارە هەیە بە ئەوانیش ببن بە پارێزگا؟ کێشە یعنی بەڵگەی بخەینە ڕوو ناتوانین بیسەلمین بەوە، بەڵام هەر لە خۆیە ئێستا ئەبوو سەرۆکی حیزبەکان دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان، دەسەڵاتی حکوومەت سەرۆکایەتی هەرێم لەبەر نازی هەڵەبجە و لەبەر حورمەتی هەڵەبجە چی تیا بوو ئەمشەو هەمویان لە بەغدا بوونایە، چی تیا بوو هەمویان ئەمشەو ئەم ئێوارەی ئیفتارێکیان بۆ هەموو پێکاتەکانی عێراق بکردایە و بە مژدەیەکی خۆش و بەشداری کۆبوونەکەیان کردایە. ئەم پرسیانە کە دروستەکرێت لە پاڵی ئەم بۆشایەنە هەیە. ئێمە بەوە ئەزانینە هەڵەبجەی سە بێنازە بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێم ئێستا لە بەغا نین، دەبوو لەوێ بوونایە. لەبەرەوە ئێستا بە بێنازی هەڵەبجان قسەتە ناو قەزەیەک و وەلحاصل دەنگی پێدرێ دەنگی پێ نادرێ، یعنی هێڵایەنێتەوە بۆ ڕەحمەتی ئەو خەڵکانەی کە لە مەجلیسەکان. ئەمە بەڕاستی وەکو عەرزم کردن بیدایەت ئەمانە قەزەی سیاسین پێویستەکە لە پشتی کۆبوونەوەکانەوە ڕێکەوتنی لەسەر بکرێ. ئەو ڕێکەوتنیش بەدەست کێیە؟ بەڕاستی بەدەست کیانە سیاسیەکانە کە ئەوانیش بەڕاستی خاڵی هاوبەشیان لەگەڵ یەکتری هەیە. ئەوە بۆ ئەوەکە ویش ئەوە بۆ ئەوەکە خاڵی هاوبەش لە بینانە دروستە بێ و هەردوولایان تێپەڕێنن. لەبەرەوە ئێمە بەڕاستی سەبوونە مەرجێک بێتە پێشەوە بۆ هەڵەبجە بڵێن هەتا ئەوە نەکرێ ئێمە ئەوە ناکەین، خەڵکی هەڵەبجە چی پێکری؟ کەی لە قەرارا هەیە؟ یان ئەم قەزانە بەڕاستی لەو پرسیاری جەنابتۆ ئەرەوەڵاوە بۆشایەکی گەورەیە دەبوو بەرپرسانی هەرێم ئێستش کاتماوە کە خسویانەتە سبەینێ ئەم شەو بیرێکی لێ بکەنەوە لە جیاتەوەی سەردانی دەرەوەکەن، سەردانی هەنێ مناسەباتی کەکەن، ئەم شەو هەمویان خۆیان کۆکەنەوە بڵێن کۆبوونەکە تەعجیلکەن بۆ سبەی شەو، سبەی ئێوارە بەڕاستی کۆبوونەوەیەکی لایەنەکانکەن لەسەر قەزەی هەڵەبجە لەسەر ڕاوەستنەوە بگەنە نەتیجەیەکی ئیجابی. ئەگەر ئەوە نەکەن ئەوە گلەیەکی گەورە بەسەر خۆیانە ئەهێنن. زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان عەبدوڕەحیم بەپرسی مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ناوەندی هەواڵ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بوون. سوپاس بۆم دەرفەتە بەو هیواین کە ئەم پەرسە سبەی لە دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەکلا بکرێتەوە بەلایانی ئەرێنیەکەی و هەڵەبجە ببێت بە چوارەم پارێزگای هەرێمی کوردستان و 19هەمین پارێزگای عێراق. چی دیکە دانیشتوانی ئەم پارێزگایە بەنسبەت هەرێمی کوردستانەوە لە دۆڕاوکێ و لە دوودڵیدا نەمێننەوە، بەڵکو ئەوانیش بتوانن لە بودجەی پەرەپێدانی پارێزگەکان لە ساڵانی ئایندەدا کە عێراق دیاری دەکات پشکێکیان ڕاستەوخۆ لە بەغدا پێ ببڕێت و بڕێک بوژانەوە بە شارەکەی خۆیان و هەلی کار بۆ گەنجەکانیان بڕەخسێت. سپاس تام کاتە لەگەڵم بوون لەم ڕووباڵە. بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرم. خواتان لەگەڵ.